هۆکاری ئاسانی دەستگیرکردنی لاهور شێخجەنجی لە ڤاڕەوە بزانە. ڤاڕ ڕاستی و دروستی هۆکاری ئاسان دەستگیرکردنی لاهور شێخجەنجی دەخاتە ڕوو. دوای شەڕێکی سێ کاتژمێر و چل خولەکی زۆربەی هاوڵاتیان پێیان وابوو لاهور بە ئاسانی دەستگیر کراوە. ڤاڕ ڕاستی و دروستی بابەتەکە وەکو خۆی باز دەکات. دوای نزیکبوونەوەی هێزە ئەمنیەکانی سلێمانی لە نزیک لالەزار و ماڵی لاهوری شێخجەنجی، فەرماندەیەکی سەربازی یەکێتی پەیوەندی بە فەرماندەی هێزی دووپشکی نزیک لە لاهور شێخجەنجیەوە دەکات و پێی دەڵێت ئەم شەو کەستان دەرباز نابن، بە هیوام نەهێڵی خوێنی کەس بڕژێت و خۆتان ڕادەست بکەن. هەردوای ئەم پەیوەندیە فەرماندەی هێزی دووپشک لاهوری شێخجەنجی ئاگادار ناکاتەوە و ڕاستەوخۆ دوای نزیکبوونەوەی هێزە ئەمنیەکان لە لالەزار لە دەرگای پشتەوەی ڕووی شەقامی سەرچنار هێزەکانی دووپشک کە ژمارەیان 48 چەکداری ڕاهێنراو بوون لە سەرچەکی پێشکەوتوو، لە بەرەبەیان کاتژمێر 4 و 43 خولەک خۆیان ڕادستی هێزە ئەمنیەکان کرد. کەچی لاهوری شێخجەنجی هێشتا لەگەڵ پۆڵادی برای لە شەڕدا بوون لە بەری باکووری خۆر ئاوای ماڵەکەی. دواتر لاهور شێخجەنجی هەواڵی بیستنی برینداربوونی پۆڵادی برای دەبیستێت و ڕاستەوخۆ دەست دەکات بە پەیوەندیکردن. بێئاگا بوو لەوەی لە لای پشتەوە هێزە ئەمنیەکان هاتوونەتە ناو لالەزار و فەرماندەی دووپشک بەرگری نەکردووە. تەنیا 13 چەکدار بەرگریان کردووە کە 7یان کوژراون و ئەوانی تریش بریندار بوون. لەم ئان و ساتەدا کە سەرقاڵی چارەسەر بوون بۆ پۆڵاد شێخجەنجی، هێزەکانی کۆماندۆ خۆیان دەکەن بە نێو ژوورەکەدا و دەستگیریان دەکەن. قسەی کۆتایی ڤاڕ دەیکات.